فرنسا تاریکی فرانسی دەنجێکی فرانسی چۆنەژی و جەنابیش چۆنەژی کەسەی ئەوەکە بەڕاستی بۆ بەراوردێکی زۆر ناعەدالەتیەوە کە ئەوێت بەراورد بە تاریکی فرانسی لە کاتێکدا تاکی فرانسی ئەگەر یەک شەویش نەکات ئەوانە نانی نێویەوە ئەو لە سوشیال میدیاکە ئەوە نابینین تەنیا سەر مێزەکان و قڵاپەکان و نازانم شتەکانیان لە سوشیال میدیاکە کە دەنجەکە لەگەڵ حەزەکە چەندێ ئەم دیبەیتە ڕێکخراوی بەجێڕێکی خستۆر بە هاوکاری ڕێکخراوی نێتی ئەمریکی لەسەر بێکاری گەنجان و دیبەیتەکە لەسەر ئەوەیە. هەند لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و بەڕێوەبەرایەتی کار و بەرهێنان و دەستەبەر لێرە مۆجودن بڵێ بە شکلێکی عام لایەنە پەیوەندیدارەکان و کەسانی کە لێرە مۆجودن باسی ئەوە کراوە کە چەند فاکتەرێک کاریگەری هەیە لەسەر بە ئیشی گەنجان و ئەو هەلی کارانی کە مۆجود نییە و کە گەنج پێوی ئەناڵێنێ ئێستا تەنها هەرکەرتی تایبەت نییە حکومەتە و دەستی کاری گەنج خۆشێتی کە تۆموحێکی نییە و کە ڕوئایەکی زیاتری نییە بۆ مستەقبل و حەز ناکات بە شێوە لە شێوەکان ئیشێ بکا کە موچەکەی کەم بێمان هەمووی بەیەک و کاریگەرن بۆی کە هەلی کار کەمتر بێ و زائیدەن ئێمە بەهۆی کۆرۆنا و چەند ساڵێکیش پێش کۆرۆنا چەندین کارگە و شوێنی وەبەرهێنان مامۆستاوە کامە زۆر کاریگەری هەیە لەسەرەوەی کە هەلی کار کەمتر بێت و زائیدەن دامەزراندنیشمان نییە ئەمە هەمووی بەیەک و کاریگەرن. ئێمە ئێستا حالیان تقریبا 2 ساڵە لەسەر دەستەبەری کۆمەڵایەتی شەکەن هۆشداری ئەین بۆ کارمەندانی کەرتی تایبەت ئمە بە ئەمپیان ئەڵێن بە شێوەیەکی یاسای پیانەوترێک کرێکارانی کەرتی تایبەت لەسەرەوەی کە ئەو کەسێک کە لە کەرتی تایبەتە ئیشەکات دەستەبەری کۆمەڵایەتی هەبێ کەمە حەقێکی قانونیە زۆربەی زۆری خەڵکە لە کەرتی تایبەتی شەکە دەستەبەری کۆمەڵایەتی نیاوەتە زەمانی اجتماعی نیە و ناوی لە بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی تۆمار نەکراوە. ئەمە ئێستا پرۆژەیەکمان هەیە لەسەر ئەوە هۆشداری ئەین بە کۆمەڵگا و ئیشش لەسەر خاوەن کارەکانەکەین تا بتوانن هاوکار بن بۆ ئەوەی کە ئەم حەقە بۆ کرێکارەکە بۆ کارمەندەکە خۆت کرێکارەکە بگەڕێنەوەانێ مەسەلی بێ ئیشیش ئێمەش ئەحسایەتمان کردەوەی کە کراوە زۆر زیاتر بووە تاوان کۆرۆنا تەسیری هەبوو چەندین کارمەند لە شوێنی لە جێگەی کارەکەی لابراوە بەهۆی مشکلەی کۆرۆنا و کە ئیشکەم بۆتەوانێ لە چەند ساڵانی ترا تاوان زۆر زیاتر بووە.